ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی بەرنامەکانی کۆمەڵە تیڤ خۆمان بە خۆشحاڵ دەزانین کەم جاریشە بووین بە میوانی ماڵەکانتان هەروەکو ئاگادارن لەم بارودۆخە دژوارەدا کە مەترسی توشبوون بە پەتای کۆرۆنا دەیتوانیە ڕێگە بە کۆڵبەریکردن و کۆڵبەران بگرێ و هەروەکو هەموو شتان دەزانن هێزە نظامیەکانی کۆماری ئیسلامی زۆر بێڕەحمانە و دەستنەپارێت تەقە لە کۆڵبەران ئەکەن و بەمانایەکی تر کوشتاری کۆڵبەران هەر درێژەی هەیە. هەفتەی ڕابردوو کۆڵبەر نیوز لە درێژەی تێکۆشانی خۆیدا لە پشتیوانیکردنی کۆڵبەران با بڵاوکردنەوەی راپۆرتی شەژمانگەی یەکەمی ساڵی 2021 زاینی جارێکی تر بە وردی تیشکی خستە سەر بارودۆخی کۆڵبەران و ئاماری کوشتنی کۆڵبەران و هەلومەرجی کار و ژیانی کۆڵبەرانی خستە پێش چاوی بیر و ڕای گشتی. بۆ زانیاری زیاتر سەبارەت بە بارودۆخی کار و ژیانی کۆڵبەران لەم بەرنامە تایبەتەدا وتویژێکمان دەبێت لەگەڵ هاوڕێفشینی نەدیمی ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی کۆڵبەر نیوز فەرمونون لەگەڵمان بن. هاوڕێفشین زۆر سپاس بۆ بەشداری لەم وتوێژەدا. زۆر سپاس بۆیەوە و سەرەتا سڵاو ڕێزمان لە خزمەتەوە و بینەران و بیسەرانی کۆمەڵە تێوێ. بەڵێ هاوڕێفشین کۆڵبەر نیوز هەفتەی ڕابردوو دوایین ئاماری سەبارەت بە کوشتاری کۆڵبەران لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی و بڵاو کردەوە. ئەگەر دەکرێت لە پێشدا وردەکاریەکانی ئەم ئامارە بۆ ئێمە و بینەران باس بکەن. سەرەتا ئەگەر ئیجازەم بدەن لەلایەن خۆم و هاوڕێیانە و لە کۆڵبەر نیوزە و بە بۆنەی گیانبەختکردنی هاوڕێیە فەراز شەعبانی یەکێک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز هەر لێرە و پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی کاکفەرادی شەعبانی و هەروە هاوڕێیان و هاوسەنگەرانی بکەین و خۆمان بە شەریکی خەمیان بزانین. بەڵێ هەروەکو ئاگادارن ئێمە هەفتەی ڕابردوو ئاماری راپۆرتی شەژمانگەی یەکمی ساڵی 2021مان بەڵاو کردەوە کە لەوێدا کۆمەڵێک زانیاری وردمان خستە پێش چاو تقریبان هەروەکو ساڵانی ڕابردوو بوو لەسەر کوژرانی کۆڵبەران و ئەوانە کە حەزەکەم لێرە ببۆنەوە و خەڵک تێبگەن کە ئاماری کوشتاری کۆڵبەران چۆنە و ئەمانە بە وردی تیش بخەمە سەر راپۆرتەکە کە سریە ئامار و ئەرقامان داناوە ئەگەر ئیجازەم پێ بدەن حەزەکەم لێرە بە وردی تیش بخەمە سەری. بەڵێ هەروەکو ئاماژەتان پێکرد ئێمە چەندمە ڕۆژی ڕابردوو ئاماری شەژمانگەی ڕابردووی کۆڵبەرانمان لە ساڵی 2021 بەڵاو کردەوە کە بەداخەوە لە شەژمانگی ڕابردوو تا جەمعەن 108 کۆڵبەر و کاسبکار لە سەر سنوورەکانی کوردستان یان لە نێوان جادەکانی کوردستاندا گیانیان بەخت کردووە و بریندار بوون کە لەم ئامارەی کە بەڵاو کراوەتە و بەداخەوە 31 نەفەریان بۆ گیانیان بەخت کردەوە بۆ هەمیشە بنەماڵەکان یانیان ئەو ئازیزانیان لەدەستداوە یان ئەتوانین بڵێن منبع دەرامەد یا کەسێکە تەنیا کەسێک بووە کە بژیوی ژیانیانی دابین کردووە لە دەستیان داوە لەو 108 نەفەرە 77 نەفەریشیان بریندار بوون کەم بریندارە بریندارێک ئاساین یا هێندێکیان داقیان لەدەستداوە هێندێکیان دەستیان لەدەستەوە ئەمە مانای ئەوەیە کە ئەوانیش بۆ هەمیشە لە کار کەوتون و لە کۆمەڵگایەکە کە هیچ بیمەیەک و هیچ شتێک نییە کە یارمەتیان بدات و ئەوان بتوانن ژیانیان بەسەر بن کە ئەم ئامارەوە کاتێ چاوی دیەکەی حەزەکەم بە وردی وردبینەوە سەر ئامارەکە بزانین چی بەچیە بە پێم ئامارە کە باسمان کە 31 کۆڵبەر بریندار کوژراون لە شەژمانگی ڕابردوودا کە لەم 31 کۆڵبەرە 13 کۆڵبەریان بە تەقەی ڕاستەوخۆی هێزە نیزامیەکانی کۆماری ئیسلامی بووە یانێ بە تەقەی ڕاستەوخۆ ئەمانیانە بریندار کردووە ئەوە نیە بڵێ کە کۆماری ئیسلامی دوو بەیانی بڵێ ئێمە نەمانزانیەوە یا ئەتفاقی بووە یا نازانم خەتای ئینسانی و ئەمانە نەبووە تەقەی ڕاستەوخۆ بووە هەروەها دوو نەفەریان بە تەقەی ڕاستەوخۆی ئەرتەشی تورکیە بووە کە لە ساڵانی ڕابردوودا خەبەرێک نەبوو لە ئەرتەشی تورکیە یان ڕەنگە بوو بۆ خەبەر ڕسانیەکانی نیان نەکردووە بەڵام بەداخەوە لە 2 ساڵی ڕابردوودا ئەو ئامارانەی کە بەڵاویەکەینە و دەست درێژەکان ئەرتەش تورکیەکی تێدایە یا کوشتاری ئەرتەشی تورکیەش هەیە کە خەریکە کۆڵبەران کوشتارەکە. 3 نەفەر لە کۆڵبەرەکانیش کە خنکاون ڕەنگە هێندێک کەس ئەو پرسیارەی بۆ پێشاتوێت لە راپۆرتەکەی کە بینیوە خنکانێکی مەگەر سنوورەکان هەمووی شاخ و ئەمانەن یا ئەو دیمانانەی لە کۆڵبەران بینیانە بەڵام لە هێندێک لە سنوورەکانە چۆم شتەی گەورەمان هەیە کە ئەبێ کۆڵبەران لەو چۆمانە و بپەڕنەوە کە هێندێجار دەکەونە ناو گۆمەکان یا ئاودایان با لەگەڵ خۆیانە و گیان بەختەکەن کە بەداخەوە لە شەژمانگی ڕابردوودا 3 کۆڵبەر لە ناو ئاوا خنکاون. هەروەها 8 کۆڵبەریشمان بە سەرمابردووی ڕوون و بەفر و ئەمانە گیانی بەخت کردووە و یا کەوتووە سەژێر بەفر جەنازەکەی دوای چەند سەعات یا هێندێکیان دوای چەند ڕۆژ دۆزراوەتەوە جەنازەکەی و ئەمانە بەداخەوە ئەوانیش 8 نەفەر بووە.
سێ نەفەریان کە کەوتنەوە خوارەوە لە شاخەکان و بەرزاییەکان بووە بەڵام ئەم کەوتنە خوارەوەی عادی نەبووە ئەمە کاتێک بووە کە هێزە نظامیەکان تاقیبیانیان کردووە بە قەول معروف لە تاقیب و گوریزا کە هەڵاتون لە شاخەکانەوە بەربوونەتەوە دوو نەفەریان بە هۆکارگەر یەک جۆرا ئەو هۆکارە جۆرە لێرە ئەمە گەڕێتەوە سەر کاسبکاران کە بارەکانیان بردووە یان کەلوپەلەکان بۆ شارهایەتر بردووە نیروی انتزامی لە نێوە ڕێگا تەقەی لە ماشینەکان کردووە یان ماشینەکان تەسادفی کردووە و هەڵدێراوە کە گیانیان بەختووە یاخوایان گولیان بەرکەوتووە فیشەکیان بەرکەوتووە یەکسەر گیانیان بەخت کردووە. بەڵام راپۆرتی 77 بریندارەکەیش بەم شێوەیە لە 77ەکەی جەروەکو ئاماژەمان پێکرد لەو بۆ کوژراوەکان کە زۆرترینی بە تەقەی ڕاستەوخۆ بووە لێرەیچان لەم 77 کۆڵبەرەی کە بریندار بوون 6 بە تەقەی ڕاستەوخۆی هێزە نظامیەکانی کۆماری ئیسلامی بووە 12 کەوتنە خوارەوە لە کێو بووە هەروەکو باسم کرد لە تاقیب و گوریزا یەک نەفەریان بەهۆی تەقینەوەی مین بووە مینهایە کە لە شەڕی ئەرتجاعی و دواکەوتوانەی ئێران و عێراق بەجێماوە سێ نەفەریان ئەرتەشی تورکیا بووە کە ئەگەر ئیجازەم بدەن لێرە پەرانتزێ باس بکەم ئەم سێ نەفەرەی ئەرتەشی تورکیا یەکێکیان حتا ئەتوانین بڵێن تەجاوزی جنسیان پێکردووە تەجاوزیان پێکردیا ڕوتیان کردووە سەو چەقۆیان داوە لە بەدەنی و لە پشتی و تەواو بووە بە چەقۆ ئەمانە کە وێنەکەیمان کاتی خۆی لە کۆڵبەر نیوز و خەبەرەکەیمان لە کۆڵبەر نیوز بەڵاو کردووە سەو حتا دەوروبەر باسن و ئەمانەیان بە تەواوی چەخواژن کردووە و هێندێک لە عینەکان کە بنەماڵەکەیان قسەمان کرد کە گویا تەجاوزی جنسییان پێکراوە. یەکێکتر لەم بریندارەکان کە این بووە ئەوی جار بە شکنجە و لێدان بووە کە هێزە نظامیەکان کۆماری ئیسلامی دوایەوە دەستگیریەکەن و دەست بەسەر کەلوپەلەکە ڕاگرن کە و مقاومەتەکە لێدانی پێەکەن و برینداری ئەەکەن. کاتێک چاو لە پارێزگاکانەکەین لە ئەم راپۆردا پێش لە راپۆرتەکانی پێشترا کاتێک چاومان لە ئامارەکانە کرد بۆمان دەریەخست کە لە کەمپ لە ئەم سێ پارێزگای کوردستانە کە کۆڵبەری تێدا بووە بە ئەو دیاردەی کۆڵبەری سەپاوە بەسەریاندا ئامارەکە لە ورمێ پارێزگای ورمێ زۆرتر بوو بەڵام ئەم راپۆرتیان کە چاویلیەکەین ئامارەکە هەڵگەڕاوەتەوە بە پێچەوانەوە لە 108 کۆڵبەرەکە کە کوژرا و بریندار بوون 50 دەگەڕێتەوە بۆ پارێزگای کوردستان 24 دەگەڕێتەوە بۆ پارێزگای کرماشان و 30 بۆ پارێزگای ورمێ و دووشی بۆ سایر باقی پارێزگاکان ئەو دوویە کە باسم کرد ڕەنگە هەم دوارە بڵێنەوە پارێزگاکان خۆنیمانە ئەو کاسبکارانن کە لە بارەکانیان بردووە و تەقەیان لێکراوە بە ماشینەکانی لە ماشینەکانیان بەڵام ئەوەی کە دەرخەرە بۆچی پارێزگای ورمێ کەمە بووە سەو ڕەنگە هێندێکی پرسیار بێ بۆ هاوڕێیان کە یا بۆ بینەران کە بۆچی ئەم ئامارە کەمە بووەتەوە ڕەنگە بڵێن ڕەنگە حکوومەت لەوێ کارخانەی دابین کردووە یا ئیجادە ئشتغاڵی کردو ئەمانە نە بەداقەوە هیچ کام لەوانە نیە هیچ سەیر و تەحاڵی ڕووی نەداوە تەنیا دلیلێک کە ئێمە تحقیقمان کرد دەرمەوردی ئەوە بوو کە بەشێ زۆر لە ئەو کەسانەی کە پێشتر کۆڵبەریانە کرد و لەوێ بوون ئێستا کەسایەک تێن خەڵکی شاروەندێ لە ئەفغانستان کە ئەوان دەربەدەر بوون لە وڵات خۆیان جەنگزەدەست و هاتوونە سەر ئێران و لە ئێرانیش هیچ مافێکیان نییە بە دووی سەرپەنایەک تراگەڕێن و هەڵدێن بۆ تورکیا و لەوێ بۆ ئەوروپا کە زۆربەی ئەمانە ئێستا کە دەستیان کردووە بەکاری ئەوانە و خەریگە و کارانان ئەنا لە ورمێ چاهەرە و هینە بەردەوامە ئەوە نیە بڵێ کۆڵبەران کەم بوونەتەوە. بە راپۆرتەکە چاویلیەکەین هیچ شەژ مانگەکەیی ئەوەیە کە خەریکن دەیبینن ئیتر هەر مانگەکان مانگی یەکم و دوم و سێوم و دا مانگی شەشم کە وەکوی بینن مانگی یەکم 21 نەفەرە مانگی دوم 15 نەفەرە مانگی سێوم 14 مانگی 4 18 و مانگی 5 کە مانگی مەی 21 و مانگی ئاخریش کە مانگی ئاخر بوو کە تازە تەواو بوو 19 کۆڵبەر کوژرا و بریندار بوون بەڵام ئەمە لەم راپۆرتا ئێمە هاتوین بەراوردێکمان کردووە لە نێوان ساڵی ڕابردوو ئەم ساڵدا کە چاوی لێ بکەین بیخینە بەردەست بینەران کە ئایا جمهوری ئیسلامی کوشتار سیستماتیکی تەواو کردووە یا هەر ئەدامەی هەیە یا نسبەت بە ساڵ ڕابردوو مقایسەیەکی کەین بزانین چییە کاتێک چاولەکەی لە ساڵ ڕابردوودا لە شەژمانگی یەکەمە جەمعەن 115 کۆڵبەر بریندار بووە بەڵام لێرە 108 ئەمە بەڵام ئەوە با بڵێن بەمانای ئەوە نیەوە وەکو بۆ پارێزگای ورمێ تەوزیحمداوە یەکێ لە دەلایلەکانی ئەوە بوو بەڵام کاتێک چاو لە کوژراوەکانەکەی ساڵی ڕابردوو کە ساڵ 2020 بوو جەمعەن 23 کۆڵبەر کوژراوە بەڵام لە ئێرە ئەم ساڵدا جەمعەن 31 کۆڵبەر کوژراوە یعنی کوژراوەکان زۆرتر بوون و هەروە بریندارەکانیش کە تقریبان وەکو 1.82 بە 77 لە دو ساڵی ڕابردوو تا ئەم جارە هاتوین بەراوردەکەمان لە بین پارێزگاکانە کردووە کە وەزیەتەکان چۆنە ئەگەر چاوی لێ بکەی مەسەڵەن پارێزگای کوردستان ساڵی ڕابردوو جەمعەن 29 کۆڵبەر لە شەژمانگی یەکەمە کوژرا و بریندار بوون بەڵام ئیمساڵ بووە بە 51 تقریبا دوو قات بووەتەوە ئەمە یانێ ئەوە خەڵکێک زۆرتر لە پارێزگای کوردستانە ڕوویان کردووەتە کۆڵبەری لە ورمێ چا 71 بووە کە بووە بە 31 تقریبا ئەویش نیوە بووە کە ئەوە بوو دلیلەکەی کە لەو پێشتر باسم کردەوەی کە خەریک کارێکترن و ئەمانە لە کرماشانی چا 15 بووە ئیمساڵ بووە بە 24 کە تقریبا دوو قاتەوە بووەسەوە
لە ئەم راپۆرتانە کە ئێمە تقریبان لە ساڵ 2007 و دەستمان پێکردووە خەریکین راپۆرتەکان ئەدەین ئەوەن یاگەر کۆماری ئیسلامی جاران پێوا بوو کە کۆڵبەران بکوژێ کەس ئاگای لیان نیە و ئەمانە ئێستا ئێمە بە شێوەی ڕۆژژمار شتەکان سەبتەکەین یاداش یەکەین عکسەکان یانە خەینە پێشاو بۆ نمونە چاولیەکەی ناویمان نووسی و خەڵکی کوێیە چڕێکەوتێک بریندار بووە یان کوژدا و یان لەکوێنە وای هاتووە. بەڵام ئەوەی جێ سەرنجە کاتێک کە باسی کۆڵبەری دەکەین زۆربەی خەڵک وازانێت چەند شار لە کوردستاندا خەریکن کۆڵبەریەکەن بۆ نمونەوە ئازانن ماکۆیە چاڵدرانە پێرانشارە سەردەشتە بانەیە و مەریوانە و نەوسو بەڵام وانە کاتێ بۆ نمونە ئێمە لە ساڵ 1399 راپۆرت ساڵانەکەمان بەڵاو کردە و خستمانە پێش چاو کە جەمعەن 25 شاری کوردستان دەرگیری معزەری پەدیدەی کۆڵبەریە کاتێ چاوی لەکەی هەموو ئەوانە لەو 25 شارە کوشتەی داوە برینداری بووە ئیتر تۆ بزانە چەندێک کۆڵبەر لەو شوێنانە کاری کردووە کە ئەمانە کوژا و برینداری بووە. ئەمە وردەکاری ئامارەکە بوو بەڵام ئەگەر کەسانێک حەز بکەن وردەکاری زۆرتر بخوێنەوە دەتوانن ئامارەکەمان لە سەر ماڵپەڕە ئینتەرنێتیەکان بەڵاو کردوێتەوە لەوێ چاوی لێ. بەڵای زۆر سپاس هاوڕێ ئەفشین ئەگەر ئێستا کە تەسفیری خۆتان بمەن و پێمان زۆر باشە بێ نا ئێستا هەر ئامارەکەس ئێستا تەسویری خۆتانمان هەیە. هاوڕێ ئەفشین ئایا بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا کاریگەری لەسەر کار و ژیانی کۆڵبەران بووە چۆن و بە چه شێوەیەک؟ بەڵێ قەتان کاریگەری پەتای کۆرۆنا کاریگەری لەسەر هەموو دنیا بوو لەسەر بەتای بەچینی کرێکار و ئەمانە کاریگەری بووە کەم پەتای کۆرۆنا هاتووە زۆر خەڵکێکی زۆر کارەکانیان لەدەستداوە ئەگەر پێشتر لە کوورە پەسخانە کاریان کردووە. لێرا باسی من کوردستان و کۆڵبەرانە ئیتر بەبوونەوە باسەکەمان زۆر تەخەسوسی تر بێتە و خەڵکێکی زۆر کە پێشتر کرێکاریان کردووە لەم شارەکانە بۆ نمونە چوون بۆ تاران یا شوێنێک کارەکانیان لەدەستداوە خەڵکێکی زۆر کە پێشتر لە کوورە پەسخانەکانە کاریان کردووە کارەکانیان لەدەستداوە خەڵکێکی زۆر کە دوکانێکیان بۆیان دەستفرۆشی شتێکیان کردووە ئەوانەیە هەمویان کارەکانیان لەدەستدا و زۆربەی زۆریان ڕویان کردووە سە کۆڵبەری. بەڵێ ئامار کۆڵبەرەکان دەورانی کۆرۆنا زۆر بووە ئەگەر هەموو عالم لە ماڵا بڕیاریاندا و یا پزیشکیەکانیان و خەڵک لە ماڵا بمێنە و نازانم پاسڵی ئیجتماعی و ئەمانە ڕعایەتکەن بۆ ئەوەی نەبێ بەڵام بۆ کۆڵبەرێکە تیکەنانێکی نییە بیخوا بۆ بژیوی ژیانی ناچاریە بێت ڕوو بکاتە و کۆڵبەریەکەی و ئەدامەی بات لەبین مردن و کۆڵبەریای یەکێکیان هەڵبژێرێ لەبین برسان مردن لە برسان و کۆڵبەریاکە کۆڵبەریەکان هەڵبژاردگە و ڕویان کردووە سە و کۆڵبەری ئەمە بۆ کۆڵبەران بەڵێ خەڵکێکی زۆر ڕووی کردووە سە و کۆڵبەری ڕانەوەستاوە بەڵام لە هەمان کاتیشدا کە چاوی لەکەی بۆ سەرمایەدارەکان نەفبووە چون خەڵکێکی زۆر ڕۆی کردوێتە و کۆڵبەری ئەگەر پێشتر بۆ نمونە کیلۆیە کاڵاکە جێبەجێیانەکرد لە باشووری کوردستان و ڕوانەی ڕۆژەڵاتی کوردستانیانەکرد کیلۆی بە 20,000 بووە ئێستا بۆ بە کیلۆی 15,000 چون کۆڵبەرێکی زۆر بووە سەرمایەدارەکانیش بە یان بازرگانەکان ئەوانەی کە خەریکن کەلوپەلەکان هین ئەوانە و صاحب بارەکان بە مەیلی خۆیان قیمەتەکان دابەزان و هینیان کردووە بۆ کۆڵبەران دەرامەدێک کەمترەوە بەڵام مەجبورن چون کارەکانیان لەدەستدا و ئەمانە بەڵێ هەروەکو ئاماژەم پێکرد کۆرۆنا خەڵکێکی زۆر ڕویان کردووەسە کۆڵبەری و هەروەکو لە سەد جاهانی چایە منتەقەی چاچاوی لێکۆی خەڵکێکی زۆر کارەکانیان لەدەستدا و ناچار بوون بۆ بژیوی ژیانیان کارێتتر بکەن بە تایبەت لە لای خۆماناکە هیچ بیمەیەک نییە کە تەمینیان کات و ئەمانە. بەڵێ هاوڕێ ئەفشین ئەگەر موافق بی پێشەوەی کە بڕمە سەر پرسیارەکانم کورتە فیلمێک یا مستەنێکی ژیانی ژنێکی کۆڵبەر بە ناوی خانم دەبینین و دەگەڕینەوە لای بینەرانی خۆشەویست. میدونی کولبری یعنی چی؟ یعنی ما دیگه شب میرسد کولبری که کل میاره مخوش بنی کل میاره صبح استراحت میکنه صبح استراحت ماشي کولبری یعنی چی؟ نامیم خانمێنە 26 ساڵین کۆڵبەری کرد. دەوری 5 ساڵان وێ منانەمە پەچوو در هەر وێ منانم پەتینەوە بەردینم برەتینم. اولاش لاستیک میبردن از اینجا میبردن عراق بعد که نخ میبردن نخ باریکی بود همین تولید ایرانه از اینجا میبردن عراق خیلی سود میکردن بعد دیگه راش خیلی طولانیه اون وقت شکر دمو هر شکر نخ هم شکر میبردن
دمۆ شەکەری هاردی ما بردی زەمانە و جەنگی بی هاردی فرە گرانی بینی ڕاقنێ ئاڵی هاردی شانە بینی کولبەریم سەخت نەبیێن وەڵاختە سەختم بێن پڕمە لە سکم بوو مەسەل خەبەر شعار باشە وەڵاش وەکە کوشیان منیش ئەو مناڵ بوو ئەو هینی وەڵای نەچووتە مەدرسێ ئاوارە کەنیشکی گۆرەم بوو نەچووتە مەدرسە 5 مناڵم بوو ئەو وەختە 4 مناڵم بوو سەرکوو لە سکم بوو دێتە وەختانە ماڵمان بوو لە کەش بوو هیچمان نەبوو کەشەوە بینی زیندگی کردین ما یه گاو داشتیم خب اون منبع درآمدمون بود مامانم شب و روز مثلا تو کوه بود براش گیاه میکند اینم به ما مثلا خوراک میداد دێتر ئاپاسە دەستم کرد بە قاچاقی برێت تەوێڵی تە زیندگی ما وەشبی ینی مە سێ وەشیم کردی و تە زاوڑەکە گۆری بی و کوڕەکەم دوا سەربازی و ئاکوڕمە ئیسە سەرکول و دانشگاه و ئیسە جتر حرم دوو پێ تەوێڵ دیگه خیلی تغییر کرد لازمون پول داشتیم همه چی داشتیم خونه خرید مادرم برامون وڵا ئامێمی مەسەڵ جەتەوێڵێ ترازیێمی دوێ ئۆڵاغداری ما پنەبینی تر یوباری چێ ما پنەبی و دەکارتونی چێ وڵاغدارەکەی و شاماچوو شمە گندی وەڵی ماچوو با ئیمەج مێمی ئێمە کۆتیمی وەڵی 5 دقیقی دامەژ نەبی میم تەقاوە هەسەرە لەوە ئاسمانە هەسەرەکەی پەلپەلە بیە گۆش دڵکا وەزەکارە درەختەکارە چەیەکە پشگیە ئیتر پیاکە هەروی چەمی کور بی چەمش هەر ئاڵوچیا بیرێتە تر چێ پشگیە مەخلوق جەمبی و تر تەمام دوای 5 ساڵا چیۆوەڵتەری بەدزی بینی ئاشکرا نەبینی بە قاچاقی بینی ئیسە ملمی ئیجازە شاچنە گێرمی ئیسە ئاشکرایی سەرەرە نانە بەرمی چیر و ڕژدە فیلوی چێمانی یه چیزی یه مردی بود اسمش سلامتی بود به خدا هر جا می رفتیم ردمان میکرد میگی با مادر بیا برید زود باشی بیا برید نه خاطره خوبی همش دعا براش میکنه خدا حافظ تا برگردی فرە خۆشحاڵ زاوڵەکەیم عالی نیسەنیا مەسەڵ فرەینم کەرا فکر فرە مەسەڵ وە شامێچنم ناڕەحەتی شانیا دەستمێ دیگه خوشحالم بچه‌هام خوبم پەشیمانە نییە نامەسەڵەنی نە زەحمەتم کشتن ئارەزوم وەشبەختی بێ وەشبەختە بوو دێتە وەڵا وەشبەختە نەبیات هاوڕێفشین پێش پرسیارەکەم پێم خۆش بوو لەسەر ئەم وێنەیە کە هین دوو ژنی کۆڵبەرە کەمێک بۆ ئێمە و بینەران قسە بکەن. بەڵێ هەروەکو لە وێنەکەدا دەبینن ئەوە دوو ژنی کۆڵبەرن کە هەردوویان خەڵکی شاری نۆچەی هەورامانن. یەکێکیان ئەوە بوو کە لە فیلمەکە بینیتان خانم کە کۆڵبەرەکان و خەڵکی ناوچەکە بە مەتێ خانم ناویە من مەتێ لە هەورامیدا بە پورەڵێن یان بە میمی بەقەڵ بەعزێ لە مەسیرەکان ئەوە خانم ئەوە بوو هەر لە فیلمەکە بینیتان ئەو فیلمە تقریبانین 3 ساڵ پێشە 27 ساڵ ئەو کاتەینی کردووە یانێ بۆ ئێمڕۆ کە ئێستا من خەبەرم لێ هەیە نزیک بە 30 ساڵە بۆ بژیوی ژیانی بۆ پەیداکردن پارویەک نان خەریک کۆڵبەریە و بۆ بەخێوکردنی منداڵەکانی جێ ئاماژەیە لە فیلمەکە ڕەنگە نەیتوانی وێ ئیشارەی پێ بکە بەڵام هاوسەرەکەی کە فەوتی نەکردووە و بەدە جمهوری ئیسلامی کوژراوە کاتی خۆی. ئەوەی تریچیان ماما خەرامانی ناوە ئەوی جەر خەڵکی نۆچەی
سەر بە هەورامانە بە ماماخرامان ناسراوە لە منتەقەکە و کە بەداخەوە ماماخرامان لە ئەواخر ساڵ 2010دا دوای زیاتر لە 30 ساڵ کۆڵبەری گیانی باخ کرد. ئیترام وێنە تقریبان بووە بە وەکو سمبولێ بۆ وێنەی لە ژنانی کۆڵبەر. بەڵێ هاوڕێفشین هەندێک جار لە میدیاکانە وێنەی ژنانی کۆڵبەر بڵاو دەکرێتەوە دەبێتە جێگای سەرنجی کۆمەلگا و میدیاکان. ئەگەر دەکرێت لەسەر ژنانی کۆڵبەر تۆزێک زانیاریمان پێ بدەن بۆ نمونە کێن و لە کام ناوچەی کوردستان خەریکی کۆڵبەرین و چەند کەسند. ئامارێ دقیق ڕاستەکەی لەبەردەستان یا بەڵام ئەوانە کێن ئەوانەی هەرە و خەڵکی هەرە و هاوسەر و خۆشک و دایکی چینی بەژمەینەتی کوردستانن کە خەریکن بناچارن یان هاوسەرەکانیان یان لە کۆڵبەریان لەدەستداوە یان لە کرێکاریان لەدەستداوە یان بە شێوەیە لە شێوەکان لەدەستیانداوە یا هەر لە دەستیان نەداوە بەڵام مندا بۆ دابینکردن وەسایل و کەلوپەل ژیان و پێداویستیەکان ژیانیان خەریکی کۆڵبەرین. ڕاستەکەی ئامارێک دقیق لەبەردەستانیە لەسەر ژنانی کۆڵبەر کە چەند نەفرن بەڵام ماوەیە لەمەوە پێشیەکێ لە چالاکانی سنفی مەریوان بەناو عەبدوڵڵا بڵواسی وتوێژێکی بوو لەگەڵ ڕسانە حکوومەتیەکانە کە باسی لەوە کردێ لە چەندین شار لە شارەکانی پارێزگای ورمێ و کرماشانە کە من ناو شارەکان وەکو لە پارێزگای کوردستانە ئاماژەی بە سەوڵاوە و مەریوان و کامیێران کردووە و لە کرماشانی چاسەلاس و باوەجانی و جوانڕۆ و نەوس و ڕوانسەر ئاماژەی کردگە ئەمانە 107 ژن کۆڵبەریان شناسایی کردووە کە ئەم 107 ژنیان هین کردووە شناسایی کردووە و کە ئەمانە بە قەڵقیان ئیجاد ئەشتغاڵیان کردێ بۆیان لە تاریخ کمیتەی ئەمداد و بێزیستی و ئەم جۆرەشتانەوە بەڵام ئامارەکە زیاتر لەوەیە لە شارهای تریژ مەسیر سەردەشت و بانە و ئەمانەی چاگرێتە بەرەو کە زۆر جار بینیوانە کە سەر و شاویان یاندا شاردووە بە بۆنەوە شناسایی نەبوون. ئامار ژنان بەداخەوە نییە بەردەسا ئەڵبەت بۆ نمونە خۆمان ئێمەم وتوێژێکمان کردووە لەگەڵ ژنێکا کە خەڵکی دزڵەی مەریوانە بکە و کاتیش هەناردوومانە لە BBC و باقی ڕسانەکان و ڕوودا و ئەمانێکا بەڵاو بووە ئەو وتوێژە. بەڵام ئامارێ دقیق نییە و هەرەوەی کە باسم کرد ئەو ژنانی چەند هەر ئەو ژنانەی چینی کرێکار و بەژمەینەتی کوردستانن کە ڕوویان کردوە سەر کۆڵبەری و ئاماریشیان بەداخەوە زۆرە. بەڵام ئەوەی کە یەکەی ئاماژەیە حەزەکەم لێرا بەوردی ئاماژەی پێ بکەم ژنان چۆن لە کۆمەلگا دوو قات ئەگەر تەبەقەی کارگەر یا چینی کرێکار خەریکە ئستسمارەوێ لەلایەن سیستمی بورژوازیە و ژنان دوو قات ئستسمارە بن بە خاطر سیستەمە جنسیەتی و سیستەمە تەبەقات یەکەی و لێرە ژنان کۆڵبەری جەم دووارە دوو قات ئەچەوسێنەوە. ژنانی کۆڵبەرەوەی حەزەکەم باسی بکەم ئەگەر پیاوەکان کە ئەڕۆن بۆ کۆڵبەری لەم سەرە و لە ڕۆژەڵاتی کوردستان و کارۆن بۆ باشوور بە خاڵی ئەڕۆن لەو سەرە و بارەهێنە و ژنان بەرعەکس لە هەردوو سەرە و کەلوپەلیان پێ بۆ نمونە لە ڕۆژەڵاتی کوردستانە و نانیان دانەوێڵەوە و نیسک و نۆک و ئەمانە لەگەڵ خۆیان ئەبن و لەو سەری چەوکەتێنە و چای و کەلوپەر و باقی شتەکان دێن یانێ لە هەردوو سەرە و ئەوان کارڕۆن بۆ کۆڵبەری باریان پێ و ئەو کۆڵا بێ بەشان بکێشن. حەزم کە داماژە بەوە. بەڵێ هاوڕێفشین لەو ئامارێک کە لە پرسیاری ئەوەڵا باستان لێ کرد ئایا ئامارێک هەیە کە نیشان بدا ژنان لەناو ئەو کۆڵبەرانە کە کوژراون هەیە یانە؟ بەداخەوە هیچ ئامارێک لە ژنان یان ئەتوانم بێژم بە خۆشحاڵیەوە ژنان نەکوژراون یان نانیکەم خەبەرەکەی نەگەشتووە بە ئێمە بەڵام بەداخەوە کارکردن لەسەر مەسەلەی ژنان تۆزێ نازانم کۆمەلگاکە تا بۆ یاچیە گەرەکتە و توێژێک لەگەڵ ژنێ کۆڵبەر ئاساس بکەیت و ئەمانە زۆر زۆر زەحمەتە. بەڵام بە خۆشحاڵیەوە هیچ ئامارێک لە کوژراوە برینداربوونی ژنانمان نەبینیوە تا ئێستا. بەڵێ هاوڕێفشین ئەوانەی کە کۆڵبەری دەکەن زۆرتر چه کەسانێکن و تەمەنیان چەندە ئایا منداڵان تێیاندا هەیە یان کەسانێک هەیە کە خوێندنی باڵایان تەواو کرد بێت ئەگەر دەکرێت لەسەر ئەمە باسێکمان بۆ بکەیت؟ ئەوانەی کە کۆڵبەریەکەن معمولەن لە هەموو تەمەنەکانیان تێدایە لە تەمەن سەرەوەی 6 ساڵ و نزیک 7 ساڵمان بینی و ئێمە خەریکە کۆڵبەریەکە لە تەمەنی گەنج و ئەمانە ئیتر بینیوانە بەداخەوە هەروەکو لە وێنەکانی شاکە خەریکن ئەیبینن منداڵانێکی زۆر ڕوویان کردووە سەر کۆڵبەری. منداڵانێکی زۆرە بینین کە لە تەمەنهای 12 ساڵ 13 ساڵ و 14 ساڵ و ئەمانە ڕوویان کردووە کە چەند نەفرێکیان لە میدیاکانە وەکو ئەو دوو برای خەڵکی گەورەدەی نێ مەریوان کە بەداخەوە گیانیان بەخکرد ئازاد و فەرهاد ئەو دوانە بەڵاو بوو ئەوانە کەوتنە بەر چاو میدیاکانیان یەکێک وەکو مانی هاشمی کە لەگەڵ دایکیا بوو ئەتفاقن کاتێ نیروە نیزامیەکان حکوومەت دوایانەکەون و کە دێن هەڵتێن بەدەستیانە و مانی لە شاخێکەوە بەرە بێتەوە زەخمیە بێت و ئەوە بوو مانی ڕەسانەیەوە بوو تەواوین بوو کە حکوومەتی جاتە سەرخەت و سەیکل لەسەری. بەڵام ئامارەکە زۆرترە ئەم ئامارە بەتایبەت لە ساڵی ڕابردوو تا زۆرتر بووە ئەگەر چاو لە هینەکان کەی ئامارە حکوومەتیەکان کەی حکوومەت خۆی خەریکی باسی لەوەی کرد تقریبا 2 هەفتە پێش بوو باسی لەوەی کرد کە لە ساڵی ڕابردوودا مەبەستم ساڵی تەحسیڵی 1994 کە ئەو نۆمانگەیە ساڵی تەحسیڵی 3 ملیۆن دانش ئامۆز دەرسیان بەجێ هێشتووە
ئەم 3 ملیۆنە بەخاترەوە لە خەڵکی لە تەبەقەی هەژار و بەژمەینەتی کۆمەڵگان ئەمانە بەخاتر فەقر و نەداری دەرسیان بەجێشتێ زۆربەیان دوایەوە کە ئەم پەتای کۆرۆنا هاتوو بەڵاو بووە و سیستمی ئامۆزشی بوو بە دیجیتال و خەڵکە بێ لە ماڵا بمایەنەوە ئەمانە مۆبایل و کامپیوتر و ئەمانەیان نەبوو کە ناچار بوون بۆ دەرس و مەدرسەکان جێبیان کاتێ مۆبایلیان نەبووە یان کامپیوتریان نەبووە نەتوانیت لەسەر کلاسەکە بەشدار بوون و ئیتر دەرسەکان نەفەوتا دەنەتیجە زۆریان دەرس و مەدرسەیان بەجێهێشتووە و ڕویان کردووە سەر کارهەیە وەک دەستفرۆشی و ئەمانە لە بۆعدە سەراسەریە بەڵام لە کوردستانی چابەڵێ منداڵانێکی زۆر هەروەکو لەوێنەکانە ئەیان بینن ڕویان کردووە کۆڵبەری و کە بەداخەوە تەمەنیان زۆر ها لە خوارەوە ئەو منداڵانە بەڵام سەرڕایەوەی هەر باس منداڵان نییە لێرا ڕەنگە بڵێن ئایا تحصیلاتیان هەیە ئەمانە بەڵێ زۆر کەسمان هەیە کە لێرا تحصیلاتی بووە کارشناسی بووە کارشناسی ئەرشەدی بووە حتا مەقطع دکتۆرامان بووە کە بۆ نمونە ڕشتەهایەکی خوێندووە کە لە 100 ئۆستانی کوردستانە تەنیا ئەو کەسە دکتۆرایی بووە لەو زەمینایە ئەمانە یا کەس هەیەکمان بووە کە مەداڵ ئاوەرانە کۆڵبەرمان کاتی خۆی هەشتێکێکدانیا کە لەگەڵ چەندین کەسیان وتوێژمان ساز کرد لەگەڵ یانە وتوێژ یەمان کرد یا مەترەحیانمان کرد خزەقیانمان کرد و خستمانە بەرچاو ڕسانەکان کە حتا حکوومەت و سەرانە حکوومەتی هات نەجووا و لەسەریان و کەوتیان ئێوە نابێ بڕۆنە سەر ڕسانەکان و وتوێژ بکەن و ئێمە خۆتان هینتانەکەین بۆ وەرزش و ئەمانە ساپۆرتانەکەین کە زۆریان مەداڵاوەر بوون لە سەتحی جیهانیا مەداڵیان بوو لە سەتحی ئێران و منتەقەی چا مەداڵیان بوو لەناو کۆڵبەرانە ئەمانیشە هەیە ئەوە نیە بڵێ تەنیا بۆ نمونە خەڵکایەکن کە خوێندەواریان نیە ئەمانە بە پێچەوانەوە زۆریان خوێندەواری باڵایچیان هەیە بەڵێ هەروەکو ئاماژتان پێکرد کوشتاری سیستماتیکی کۆڵبەران درێژەی هەیە چۆن دەتوانین پێش بە کوشتاری کۆڵبەران بکرین ئەرکەکە ئەکەوێتە سەرشان بە نەزان من هەر ئەنسانی کە خۆی بە شۆڕژگەر و خەباتگەر دەزانێ هەر ئەنسانی کە خۆی بە دژ ئەم سیستمە زانێ ئەبێ لە حد توانایی خۆیان هەستێ مەسائل و معزەلات و مشکلات کۆڵبەران زەق و کاتەوە ئەگەر هونەرمەندە ئەتوانێت گۆرانی بڵێ ئەتوانێت سرود بڵێ ئەتوانێت شعر بڵێ بەڵام ئەوەی کە جێ ئاماژەیە بە ئاماژەی پێ بکەین سعی نەکەن تەسویرێک کە بەزەیی بێتەوە لە بە کۆڵبەرا دروستکەن ئەبێت تەسویرێکی شۆڕژگێرانە دروستکەن کە کۆڵبەر نابێ کۆڵبەری بکان نەبڵێ بە کۆڵبەری هیچ پیرۆز نییە کۆڵبەری دیاردەیەکە کە بەداخەوە سەپاوە بەسەر ئینسانی سەدەی 21ەکە کە کۆڵبەری بەردەگی مدرنە نابێ ئەو کۆڵبەری پیرۆز بکرێ ئەبێ نەبڵێن بە کۆڵبەری ئەبێ لە شعرەکانیانە لە هەموو شتەکانیانە هونەرمەندان وەرزشکاران لە هەموو شتەکانیانە بەحسی ئەوڵیان نەبە کۆڵبەری بێ کۆڵبەری شیاوی ئینسان نییە ئەبێ نەی پێ بڵێن دوایەوەی چاتوانین لە حاڵ حاضرا بمانەوە و نەمانەوە خەڵکێکی زۆر خەریک کۆڵبەرین ئەبێ نەبە کوشتاری کۆڵبەرانیش بێژین بەڵام شعاری ئەسلی و سەرەکی ئەبێ نەبە کۆڵبەری بێت کە ئەڵێن نەبە کۆڵبەری یانی حکوومەت موازەب بێت کارخانە دابین کا شغڵ دابین کا بۆ خەڵک بەڵام من وەکو دەزانن ئەبێ خەڵکی خۆراگری کوردستان و بەتایبەت چینی کرێکار و فعالینی چینی کرێکار خەباتی خۆیان گرێ بدەنە خەباتی سەراسەریە و چون بەبێ خەباتی سەراسەری و بەبێ متحد بوون ناتوانین کۆماری ئیسلامی لە دەسەڵات دابین کە وەکو ئێمڕۆ لە ڕسانەکان و خەبەرگوزاریەکانی چاچاویدیەکەن ئێمڕۆ کۆماری ئیسلامی گەورەترین مانگرتنی لە ئەبینێت لە مێژووی نەنگینی خۆیدا ئێمڕۆ زیاتر لە 80 ناوەندی کار و پیشەیی لە بەشەکانی نەوت و گاز و پترۆشیمیا هەنە مانگرتنا ئەبێ چینی کرێکار لە کوردستان و هەروە بە زووتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان خەباتی خۆی گرێ بداتە خەباتی سەراسەری و بە نەزەر من تەنیا ڕێگەیە کە ئەتوانێت کۆڵبەری لابات و کۆڵبەر ئەم دیاردە لابین نەمانی کۆماری ئیسلامیە چوندا کۆماری ئیسلامی بێت تەزاد تەبەقاتی و تا ئەم سیستمە بێت هەر تەزاتی تەبەقاتی و شینایەتی بەرقەرارە و کۆڵبەری و لەشفرۆشی و تەنفرۆشی و هەموو ئەو شتانە دیاردانەی گیان بینی ئەتیاد و ئەمانە هەر پابەرجاست. بەڵێ هاوڕێفشین زۆر سپاس من پرسیارێکم نەماوەگەر پێتان وایە شتێک هەیە کە باستان نەکردووە فەرموون. زۆر سپاسانەکەم من شتێکم نەماوە و زۆر سپاس بۆم دەرفەتێک کە بۆمتان ڕەخساند. سپاس بۆ هاوڕێفشینی نەدیمی یەکێک لە بەڕێوەبەرانی کۆڵبەر نیوز. بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە و هەتا بەرنامێکی تر هەر بژین بە شادی و کامێرانی.
تێکۆشەرم من ئینسانی تێکۆشەرم مناڵم ڕوت و بەرسیە ژیانم فەرمە تەرسیە مناڵم ڕوت و بەرسیە ژیانم فەرمە تەرسیە ژیانم فەرمە تەرسیە من کۆڵبەرم من ڕاودەرم من ئینسانی تێکۆشەرم من ئینسانی تێکۆشەرم بەرزەتی سنوور ئەبرم بۆ پاروەنان لاوێ کەسرم بۆ پاروەنان لاوێ گەسرم هەچێم بەگەشەوە زەنگا بەگەن دنیاکەی بێدەنگا هەچێم بەگەشەوە زەنگا بەگەن دنیاکەی بێدەنگا بەگەن دنیاکەی بێدەنگا من کۆڵبەرم من ڕاودەرم من ئینسانی تێکۆشەرم من ئینسانی تێکۆشەرم لەسەر بەفرانیان بەختەکەم ئەمە ڕەمزینەتەوەکەم لەسەر بەفرانیان بەختەکەم ئەمە ڕەمزینەتەوەکەم ئەمە ڕەمزینەتەوەکەم من کۆڵبەرم من ڕاودەرم من ئینسانی تێکۆشەرم من کۆڵبەرم من ڕاودەرم من ئینسانی تێکۆشەرم من ئینسانی تێکۆشەرم